بێگومان چونکە خوای گەورە فەرمێ یەغفر الذنوب جەمیعا لە هەموو ئەو تاوانانەی ئێوە خۆش ئەبم لێت خۆشە بێ خوای پەروەردگار. فقال رجل يا رسول الله فمن أشرك پیاوێک فەرمووی ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ئەی ئەگەر کەسێ شەریکی بۆ خوا قەراردا، کەسێ داوای لە غەیری خوا کرد، کەسێ پشتی بە غەیری خوا بەست، کەسێ سوێنی خوارد بە غەیری خوا، ئەمانی کەوا شەریک بۆ خوا قەرار ئەدەن ئەی ئەمانە ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. فسكت النبي صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا بێدەنگ بوو عليه الصلاة والسلام. ثم قال إلا من أشرك پاشان پێغەمبەری خوا فەرمووی عليه الصلاة والسلام إلا من أشرك إلا ئەو کەسانەی کەوا شەریک بۆ خوا قەرار ئەدەن خوای گەورە لێیان خۆش نابێت، ئەبێت تەوبە بکەن زووترین کات، ئەوەی لەسەر شرک بمرێ خوای پەروەردگار لێ خۆش نابێت. إنه من يشرك بالله فقد حرم الله عليه الجنة خوای پەروەردگار جەنەت لەسەر ئینسانی مشرک حرام کردووە، نابێ بچێتە ئەو جەنەتەوە. کەسێ داوا لە خوا بکە و داوا لە غەیری خوا بکە، سوێن بەخوا بخوا سوێن بە غەیری خوا بخوا، سوێن بەخوا بخوا سوێن بە غەیری خوا بخوات، نابێت. ئەبێ ئینسان خۆی پاکاتەوە لە دنیا، ئینسانی مشرکیش ئەبێت تەوبە بکە و بگەڕێتەوە لە دنیا پێشەوەی بمرێ، بەڵام لەسەری بمرێت ئەوە خەڵکێکی مخەلەدە لە ناو جەهەنەم والعیاذ بالله. بەڵام ئەوانەی کەوا تاوانی زۆریشیان هەیە لە شرک هاتە خوارەوە، ئەمە خوای پەروەردگار ئەکەوێتە بەر مەشیئەتی خۆیەوە. إن شاء الله عذبه وإن شاء غفر. ئەگەر خوای پەروەردگار بیەوێ بە گۆرەی تاوانەکانی خوای پەروەردگار عەزابی ئەدا، وەگەر خوای پەروەردگار بە فەزڵ و ڕەحمەتی خۆی لێی خۆشە بێت لە تاوانەکەیشی خۆشە بێت، بەڵام غەیری شرک. سێر جار فەرمووی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام إلا من أشرك إلا من أشرك إلا من أشرك. بۆیە ئینسانی مسلمان با خۆی لە شرک بپارێزێت، بەڕاستی تاوانێکی گەورەیە. فهذه الآية هي أرجى آية في كتاب الله تعالى كما قال ابن مسعود. بەڕاستی ئەم ئاەتە ڕجا و ئومێد و ڕەحمەتی هەموو کەسێکە، یعنی لەم ئاەتە تێبگات ڕجای هەموو کەسێکە کە لە ناو ئەم قورئانە پیرۆزە هاتووە. ابن مسعود فەرمێ مؤنسة للقلب، بەڕاستی دڵ خۆشەکە کاتی ئەم ئاەتە ئەخوێنێتەوە. مطمئنة للنفس، بەڕاستی دڵ نەفسیش ئیطمئنانەکات کە کاتی ئەم ئاەتە خوێنیتەوە سەیری تاوانەکانی خۆمانەکەین بەڕاست و چەپچیمان کردووە. بەڵام دیتە ئەم سەر ئەم ئاەتە قل يا عبادي الذين أسرفوا إسرافيان كردا زياد رويان كردا لتاوان أمنيان تاوان كردوا أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله بأميد مبن للرحمة خواي پروردگار إن الله يغفر الذنوب جميعا خواي پروردگار لهمو أو تاوان من خوش بيه إنهم عبادة مهما فعلوا وابتعدوا وهو الرؤوف الرحيم بهم. براستي خواي پروردگار باسي كردوا هيشتا بسر أو همو تاوانوا خوای پەروەردگار بە بەندەکانی خۆی بانگیانی کردەوە وەکو باسمان کرد. يبسط يده بالليل ليتوب مسيء النهار وەکو لە فەرمودەکانی پێغەمبەری خوا هاتە عليه الصلاة والسلام. پەروەردگار دەستەکانی کراوەیە واتاق دەرگاکانیشی کراوەیە، هەچ کەسێکەوە بە شەو تاوان ئەکات بە ڕۆژ خۆ تۆبە بکە خوای پەروەردگار لێی خۆشە بێ، و بە ڕۆژیش دەستەکانی کراوەیە بە شەویش دەستەکانی کراوەیە بۆ ئەو کەسانەی کەوا لە ڕۆژە تاوان ئەکەن خوای پەروەردگار بە شەو لێیان خۆشە بێ هەچ تاوانێکی کرد بێ. بەڵام پەروەردگار بەسەر ئەوەی شەوە زۆری پێخۆشە ئەو کەسانەی کەوا تەوبە ئەکەن و ئەگەڕێنەوە بۆ لای خۆی. لە عەبدەکە زیاتر خوای پەروەردگار پێی خۆشە کەوا ئەگەڕێتەوە بۆ لای خۆی.